کەواتە درێژی دایک و باوەک بڕیار دەدا کە ئەو منداڵە بۆ ماوەی لە کوردەواری زۆر هەیە پلچی خاڵی مامی ئەوە نەخێر لە پزیشکی لە تەندروستی کەواتە دایک و باوەک ئەو بۆ ماوەیە دەگوازنەوە لە منداڵەکەی سەدا چەند کاریگەری هەیە دکتۆر لەسەر زۆر مەسەن زۆر زار دەبینی کابراایە کە توڵ عمری نەهامەت بوون ناخۆشی دنیای دیتیە و نان نەبووە بخوا دەمەشارێکی 190 سانتیمەترە زۆر زار کابراایەک دەبینی توڵ عمری خۆش ژیایە و قەت نەهامەتی نەدیتیە و قەت نەخۆش نەبووە مەسەلەن باڵای زۆر باش نییە کەواتە ئەوە بۆمان پیشان دەدە کە منداڵەکە کەواتە جینات دەوری ڕئیسی هەیە دەوری سەرەکی هەیە و دەمێنێتەوە دەوری تریش کەواتە منداڵەکە نەخۆشە وردیان ساغە وردە ئەوم زۆر گرنگە کەواتە ئێمە منداڵێک کەورد بوو لەکنمە لە پزیشکان مویمە ساغ بێتن هیچ گرفتێکی نەیە ئەو منداڵی وەی کردیە وردە دوو سێم شت خواردنی خەوتنی هەڵسوکەوتی نەخۆشی درێژخایەن ئەوانە هەموو هۆکارن منداڵێک گەشەی خراپ بێت کەواتە هەرچ کاتێک دایک و باوکەستی کرد منداڵەکەی بە بەراورد لە منداڵەکانیکەی لە هاوتەمەنەکانی خۆی یان هەستی کرد منداڵەکەی گەشەی سستە منداڵەکەی 8 ساڵە جلی 6 ساڵی لۆ دەکڕی 10 ساڵە جلی 7 ساڵی لۆ دەکڕی کەواتە هەستی کرد منداڵەکەی گەشەی بە گوێرەی تەمەنی خراپە دەبی سەردانی پزیشک بکە سەردانی پزیشک پێی دەڵێ ئایا منداڵەکەی تۆ وردە لەبەر حاڵەتێک یان وردە لەبەر بۆ ماوەی